بانێکە و دووهەوا ڕێک ئەو پەندە کوردیەیە کە بە باڵای زۆرینەی پەرلەمانتارانی ئەم خولەی پەرلەماندا دووراوە لەبەر ئەوەی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و ڕاگەیاندنەکانەوە باسوخواسێکی بەرفراوانیان لەسەر گەندەڵیەکانی حکومەت دەست پێ کردووە کەچی هیچیان ئامادەنین واژۆ بۆ لێپێچینەوە لە سەرۆکی حکومەت بکەن. ئەم پەرلەمانتارانە بۆ چاواشەکردنی ڕایگشتی ڕەخنەی خورز لە حکومەت دەگرن و پارەیەکی زۆریش لە سپۆنسەری ڕەخنەکانیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان خەرج دەکەن. بەڵام لە 89 پەرلەمانتار یەک پەرلەمانتار گوێری واژۆکردنی یادداشتی پرساندنی سەرۆکی حکومەت و جێگرەکەی و وەزیری دارایی نییە. بەداخەوەستا لە هەرێمی کوردستان جۆرێک لە خۆڵکردنە چاوی خەڵکی هەیە و بەلا ڕێدابردنی ڕایگشتی هەیە. ئەمەش ئەتوانم بڵێم بەشێکی ئەچێتە ئەو چوارچێوەیە کە پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان ئەوەندەی بۆ خۆڵکردنە چاوی ڕایگشتی و شێواندنی پرسەکە ئەوەندە بۆ پرسە گرنگەکەی خۆیان کە تەشریعکردنی یاسایە کە لێپرسینە و چاودێریکردنی حکومەتە نایانتوانیەوە بە ئەدا و ڕۆڵی خۆیان هەسن هەر بۆیە وای کردو ئەوەندەی احتیمام بەوەیات کە لە تۆڕێکی کۆمەڵایەتی یاخود لە میدیایەک ئەو بابەتەی کە خۆی ئەوێ بڵاوی بکاتەوانێ وا پیشانی باکە لە خەمی گشتیایە بۆ خەمی هاوڵاتی لەو پۆستایە ئەوەندە احتیمام نەبێت نەبۆ دانیشتەکانی پەرلەمان نەبۆ خودی ئەو کارانەشی کە دەسەڵات ببەخشیوە کە چاودێریکردنی حکومەت و ئەنجومەنی وەزیرانە و لێپرسینەوەی تا ئاستێەوەی کە متمانەش لە ئەنجومەنی وەزیران وەرگێتەوە بەڵامەوە تا ئەبینین بۆ یەک واژۆ ماوەژی زۆرە ئەم پرسە بە هەڵواسرایی ماوەتەوە و پەرلەمانی کوردستان نەیتوانیوە ئەنجومەنی وەزیران و خودی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بان کاتە پەرلەمانی کوردستان بۆ لێپرسینەوە. فراکسیۆنەکانی کۆمەڵ، یەکگرتوو، نەوەی نوێ، سربەخۆکان، ئازادی، شایان عەسکەری و شیرین ئەمین لە فراکسیۆنی گۆڕان واژۆی یادداشتێکیان بۆ پرساندنی سەرۆکی حکومەت کردووە و 22 واژۆیان کۆ کردوتەوە. ئێستا تەنیا یەک واژۆ ماوە تا نیسابی یاسایی تەواو بکرێت کەچی 15 ڕۆژە یەک پەرلەمانتار ناچێتە ژێرباری ئەو بەرپرسیارەتیە مێژوویە بۆ پەرلەمانتارانەیشەوە کە بەردەوام باسی گەندەڵی دەکەن و با بانگەشەی دژە گەندەڵی دەنگیان کۆ کردوتەوە. وەک ئەم پەرلەمانتارە دەڵێت پەرلەمانتار نابێت دووڕووی هەبێت. کەسایەتی میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکانی جۆرێک و کەسایەتی پەرلەمانیشی جۆرێکی دیکە بێت. من هیوادارم هاوڕێ پەرلەمانتارەکانمان خۆیان نەخەنە بەردەم ئەو مەوقیفە ئیحراجیەی کە لە میدیا و سۆشیال میدیا قسە بکەن بۆ ڕای گشتی و لە ئەرکە وەزیفە سەرەکیەکەیانە کە چاودێری حکوومەتە بە وەسیلە پەرلەمانیەکان کەم تەرخەمی بنوێنن یا خۆیان بدستنەوە یا خۆیان لا بدەن. لە ڕاستیە عیبە بۆ پەرلەمانێک کە 5 خول ئەزمموی هەیە لە دوای 92 دامەزراوە تا ئێستا نەیتوانی بێت بگاتە ئەو قۆناغەی پەرلەمانتارەکانی بە ئاسانی واژۆی پێویست بۆ پرساندنی سەرۆکی حکومەت و جێگری و وەزیری دارایی کۆبکەنەوە. لە ڕاستیە ئەو ئیحراجیە و ئەو مووقیفە و ئەو هەڵوێستە و ئەو چاوەڕوانیە ڕوبەڕووی هەموو ئەندامانی پەرلەمان ئەبێتەوە. ڕاستە قسەکردن بۆ ڕایگشتی و وروژاندنی ڕایگشتی ڕوونکردنەوە بۆ ڕایگشتی گرنگە بەڵام لە ڕاستیە لەوە گرنگتر بەکارهێنانی وەسیلەی پەرلەمانیە بۆ چاودێری حکوومەت کە یەکێکیان پرساندنە. قسەکردن و بەڵێندان ئاسانە و هەموو کەسێک دەتوانێت قسەی گەورە بکات بەڵام ئەوانە کاتێک گرنگن کە لە کات و شوێنی خۆیدا بکرێن بە کردار. لە ماوەی ڕابردوودا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاشتاگی ئاخ بۆ یەک پەرلەمانتاری مرد دەستی پێ کرد بەڵام کۆی هەوڵەکان تا ئێستا بێ ئەنجام ماوەتەوە و هیچ کام لەو 89 پەرلەمانتارە ئامادەنین یەک واژۆ بخەنە سەر یادداشتی پرساندنەکە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.